ڕزگاربووانی بوومەلەرزەکە لە دەرەوەی شاری جەندێرس کە لە ژێر کۆنتترۆلی یاخیبوواندا کەمپیان کردوتەوە بۆ بێماڵ و جیەکان. ئەو ترس و شۆکەی بوومەلەرزە لە پارێزگەی ئیدلیبدا خستوێتیەوە ئەوڕۆ خەڵکەکەی لە برسێتی و سەرما و بێهیواییدان. ئەم خانمە و خێزانەکەی لە خێمەکەدان نازانێ بەو کۆمەکە کەمەی دەستیان کەوتووە چۆن پاڵ بە ژیانەوە بنێن. هیچ کۆمەکێکی زیادەمان نەبینیوە. دوێنێ دوو پارچە قوماشیاندانێ تا لەسەری بخەوین. ژەمێک خواردن و چوارکی سەخەڵوس بۆ خۆگەرمکردنەوە. بارودۆخمان زۆر سەختە. نەدایبی بۆ منداڵ هەیە، نەغازێک چێشتی پێلێ بنین. پشگیریکردنمان زۆر لاوازە. وەک خانمێک ناکرێت باسی هەندێک شت بکەم کە پێی زەرورم. بەرپرسی ئەو شارەی ژێڕی کێفی یاخیبووان دەڵێت بوومەلەرزەکە یەک لە سەرسەی شاری جندێرسی خاپوور کردووە. جگە لە چەند ناوچەیەکی تری دەرەوەی شارەکە ژێرخانی شارەکەشیان لە دۆخێکی خراپدایە بە چەشنێک خواردنی ئاسایی تەنانەت نان بە زەحمەت چنگ دەکەوێت. خەڵکی ئاسایی لە شۆکدان دەیانەوێت لێی دەربچن بەڵام ناتوان و هەر لە شۆک داماونەتەوە. ئیش و کارەکان بە تەواوەتی وەستاون. 5 فڕنی نانمان هەبوو، ئێستا یەک دانەی بەنیوەچڵی کار دەکات. تۆڕەکانی ئاوی خواردنەوە تێکەڵ بوون و دەبنە هۆکاری چەندین نەخۆشی. پێویستمان بە چاودێری پزیشکی و کۆمەکی زیاتر هەیە. سەرڕای دژواری بارودۆخەکە لە هەمان کاتدا یارمەتیە نێودەوڵەتیەکان بۆ بەرەنگاربوونەوەی قەیرانە مرۆیەکە لە پەرەسەندندایە. ئەنجومەنی ئاسایشی سەر بەنەتەوەی گرتوەکان لە هەوڵەکانیاندا لەگەڵ تووشیادا دوو دەواازەی تریشیان کردوتەوە، بەڵام ڕێکخراوەکانی فریاگوزاری ئاماژە بەوە دەکەن کە ئەو سێمانگەی دانراوە ماوەیەکی کەمە. ناتوانین بەو شێوەی پشگیری خەڵک بکەین کە لەم ماوە کەمەدا دۆخەکە ئاسایی بێتەوە. لە ڕاستیدا لە ژێر فشارێکی زۆر داین. تەنها پەنجەرێکی بچووک هەیە کە لێوەی کار دەکەین و دەجوڵین. کەرەستەی پێویستی فریاگوزاریمان لەبەردەستدانە. هێڵی کۆمەکناردن ناڵێم وەستاوە بەڵام زۆر هێواشە. ڕزگاربووانی بوومەلەرزەکە لە نێو خان و باڵەخانەکانەوە بۆ ناو خێمەیەک چارەنووس و ژیانیان بند بووە بە کۆمەکە نێودەوڵەتیەکانەوە. ئیدی ئەوەش ڕوون نییە کە ئەو دوو دەواازە نوێی کراونەتەوە. ڕەوشمان لەوە کارە ساتاویتر دەبێت ئەگەر ئەو دەواازانە دابخرێن و کۆمەکەکان بۆستێنرێن. دۆخەکە زۆر ناڕەحەت و دژوار دەبێت. من لە هەموو دنیا دەپرسم مرۆڤ دۆستانە بن لەگەڵ خەڵکی سووریا بە تایبەتی ئێمە کە هیچ شتێکمان نەماوە. گروپە فریاگوزاری نێودەوڵەتیەکانی سەر بەنەتەوەی گرتوەکان هاوکاریەکانیان دەگەیەن و دەچن ناو ئەو ناوچانەش کە لە ژێر دەستی یاخیبواندان. هەموو لەگەڵ کاتدا لە پێشبڕکێدان کە برسێتی و سەرما و نەخۆشی هەڕەشە لەو کەسانە ئەکا کە لە مەرجی بوومەلەرزەکە ڕزگاریان بووە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی دۆریان جۆنس لە ستەمبولەوە.